ئەرەگیانە باڵ چاویدا وەی دەم خەنەوە عەلەیکی وە بەوەندیەی سنەوە گیانە 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 پێمی کردە جواو تو لە کامانی مەطلب چێشن پەی چێشەمانی وتیان ئەم ئاسکەی پڕخەت و خاڵە ژنی فیرۆزی خادمی ماڵە پاشا بانگی کرد فیرۆزی غوڵام تاکو و نامەیە ببا لە بۆ شام ئیمشەو زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە لە پورە کوردەوارێ لەگەڵ کۆمەڵێ هونەردۆس کۆمەڵێ سوار چاکەکانی گەرمیان کەسایەتیەکانی ناوچەی گەرمیان کۆبینەتوە لە ئێرانە لەم هۆڵە ئەمە یەکێکە وەک شەوەکانی ناوچەی گەرمیان زۆربەی لە شوێنەکان ئەکرێ پێڵێن شەوچرەی گەرمیان و ئیمشەو لەم هۆڵە ئەم هۆڵە بەڵێ ماڵی ئێمەیە بەس من خۆم بە خاوەن ماڵی نازانم هەموو ئەم کە لە پوری نەتەوەی گەلی کوردەین هەر چوار پارچەی کوردستانە هەموو کەسێ بۆی هەیە لەم هۆڵە وەک ماڵی خۆی بێبی پارێزیە و شەوچرەیشی تیا بکرێ و کۆبنەیشی تیاکەین و بەڕاستی من ئەم شتە بە شتێکی جوانێ زانم بەڕاستی وا ئەزانم هەر هەموو برا و کەس و کاری خۆمە هاتووە بۆ ئەیرات وەک حەسەن زیرەک بەستە لە زاربی خاوەن مەقام و شیعر و قەتاربی وەستای ئەهرام و بینا و تەلاربی جێگەی سوپاسی عەونی زۆرداربی 2 کیلۆ کونجی 5 کیلۆ خورما ئامادە دەکەی لەم جەوە سەرما بە دنگومی لێ ئاسن یاخوددار بە ڕیش دەیکوتی لەسەر هەتا خوار سەرەتا کونجی دەکوتی بەباشی تا بە تەواوی دەیکەی بەڕاشی اینجا خورماکە ئەکەیتە ناوی بکتە و بیژەنە ئاو هەردوو چاوی لە دوای نیو سەعات بەباشی کوتان پرشی ڕۆنەکەی هەڵدەداتە بان اینجا دەریکە و بیکەرە تۆپەڵ دانیشین بیخۆن هەمووی بە کۆمان. بەڕاستی زۆزە خۆم و پێ خۆشحاڵە زانم بۆ شەوچەرە گەرمیان ئیمشەو بەشدار بووم ئەم شەوچەرە گەرمیانە لە گەرمیان لای خوبانە باوە ئیتر شەوێ ئێماشی بۆ لای ئەوان تێم بۆ لای ئێمە شەوێ کڵاوێنەوە شەوێ داوەتیەوە شەوێ کونجی خورمایەوە شەوێ ئیتر ئەوە پەرکەیە و ئیتر بەڕاستی من زۆزە پێ خۆشحاڵم وەکو شەوچەرە گەرمیان. پێشەکی مەبەسمانە کەوا ئەم کللتورە کۆنە بپارێزین ئەم کللتورە زنوو بکەینەوە بەڕاستی ئەمە شتێکی وەکو نامۆی پێ هاتووە لە ناو خەڵک بە کەمی ئەم شتانە یا دەکاتەوە بەڕاستی ئەمە باوەپیرانمان هەر لەسەر ئەم شێوازە ڕۆیشتن و زۆر خۆشبەختترین ژیانشیان بردووە سەر بەڕاستی ئێمە سەرقاڵی مەژڕەتەکانی دنیاوانی پێکردەوە بە ڕۆژانە ئێمە ئەم شتانە نەبێت بەڕاستی خەفەت و هینی دڵمان دەرناچێت ئێمە هاتون ئەم شەو بەو بۆنەیە واتین بۆ ئێرە وەکو شەوچەرەی گەرمیان هەموو ساڵی ئێمە لەم کەلەپورە ئەوە کۆبوونەوەیەکی جەماوەری سازەکەین بە هاوکاری ئەم برایانە مەبەستمانشە ئەم کللتور بپارێزین لەبەرەوەی ئێمە بەڕاستی خۆشیەکی ڕۆحی لەزەتێکی تایبەتی وەرەگرین لە ئەم دانشنانە بە تایبەتی کە کونجی تێرن و کونجی خورما ئەکرێت لە ئێرە و ئەم بابەتە کوردەواریانە بەڕاستی زۆر گرنگەکەوە زیندوو بکرێتەوە بە تایبەتی تر کە جلی کوردی Yeah.